سەرۆک مامجلال ڕۆڵێکی دیاری هەبوو لە بەرەوپێشبردننی کەرتی تەندروستی و بەتایبەتی لە دروستبوونی نەخۆشخانەکانی شۆڕش و نەخۆشخانەی هیوا و زۆرێک لە نەخۆشخانەکانی تریش بێگومان ئێستاش یعنی نەخۆشخانەی دڵی منداڵان و زۆر نەخۆشخانەی تریش کە تاوەکو ئێستاش هەواڵ مامجلال یعنی بەشێک لە نەسریە و موچەکەی دەدرێت بەم نەخۆشخانانە بۆ ڕایکردنی کاروبارەکان. گێڕانەوە یەکێک لە پزیشکەکان دەنێو ئەم ڕاپرسیەدا سەرنجی ڕاکێشام کە دەڵێت کاتی خۆی مامجلال تووشی نەخۆشێکی دڵ بوو قەستەرەیان بۆ کرد لە وڵاتێکدا لەوێ بیری لەوە کردوتی بۆچی قەستەرە لە کوردستان نییە ئەو بیری لەوە کردێتەوە قەستەرە بێنێتە کوردستان و کە ئێستا ڕۆژانە خەڵک لە نەخۆشەکانی دڵ ڕزگار دەکات. با ڕابۆچوونی ئەو پزیشکانش بزانین کە لەسەر کەرتی تەندروستی و ڕۆڵی مامجلال قسەیان کردووە. ڕۆڵی بەڕێز مامجلال لە کەرتی تەندروستیە لە بوارە جیاجیاکانە واتە لە بەشەکان لە هەموو بەشەکانە زۆر بە ڕوونی دیارە. یەکێ لەو بەشانە بەشی مناڵانە کە بێگومان بۆکو بەشەکانی تر گرنگی تایبەتی پێ یاوە و بەڕاستی وەکو زانین ئێمە یەکەم جار نەخۆشخانەی شۆڕش دروست بوو هەر بەڕێزیان ئەو شوێنیان دروست کرد. پاشەوە نەخۆشخانەی هیوا بە بەردەوام پسپۆڕەکان پشگیریان کردن. هەروەها ئەم شوێنەیە مەشتیان کە ئێستا بە نەخۆشخانەی دڵی مناڵانە کە بەڕاستی بە هەوڵ و تێکۆشانی ئەو بەڕێزە سەرکەوتۆ هاتوۆتە بەرهەم و مناڵپارێزی کوردستان و دادەهێرۆ کە بە بەردەوام پشگیرمان بۆ دروستکردن و باسی دەرخستنی ئەم شارە لە ڕێگەی ئەم نەخۆشخانەی دڵەوە کە ئەمەش ڕۆڵێکە کە ناتوانین بە هیچ شێوەیە نوکاڵی لێ بکەین. بێگومان ئەم نەخۆشخانەیە ئەبێتە هۆیەوەی چارەسەری نەخۆشی دڵی مناڵەکانمان بکات کە هەمویان دڵیان شکاوە. پێویستیان بەوەیە کە چارەسەرکرێن نەڕۆنە دەرەوەی وڵات بەڵکو هەر لە وڵاتی خۆمانە چارەسەر ئەویش بەڕاستی دەستکەوتی گەورەیە بۆ شارەکەمان. ئەتوانین بڵێن و کاریزمایەکە هەرگیز دووبارە نابێتەوە. ئێمە لە کەرتی تەندروستی قەرزاری ئەو پیاوین، قەرزاری خانەوادەکەین، قەرزاری حیزبەکەین کە بەڕاستی هەمیشەیەکێک بۆ لەو کەسانەی چاوی سەرەکی لە تەندروستی بووە. من بیرم بێ ئێمە لە تەعین بوونمانەوە کە من بووم بە دکتۆر هەدیەی بەڕێز مامجلال مامان گرتووە و یارمەتیدانی بەڕێز مامجلالمان هەبووە. هەمیشە ئاگای لێمان بووە تەنانەت لە خودی کە من بەڕێوەبەری فریاکەوتنی سلێمانی بووم مانگانە نزیکی 30 ملیۆن دینار هەدی مامجلالمان بووە کە دابەشمانە کرد بەسەر کارمەندان و کارمەندانەوە لەو کاتەیە بۆ ئەوی هاندانێک بۆ بۆی زیاتر خزمەتی نەخۆشەکان کەن. دیارە بەڕێز مامجلال ڕۆڵی ڕاستەوە خۆی هەبووە لە کردنەوەی بەشێک لە نەخۆشخانەکانی سلێمانی بەتایبەتی نەخۆشخانەی هیوا دڵی کراوەی مناڵان کە خودی مامجلال و بەڕێز هێرۆخانیش و نەخۆشخانەی شار یەکێک بوو لە نەخۆشخانەی کە ماڵی مامجلال و بەتایبەتی خودی بەڕێز مامجلال کارکتەری سەرەکی پێشخستنی خستەکانی شار بووە، چ بە ئامێر چ بە پێداویستی پزیشکی چ بە یارمەتی مانگانەوە بە ئێستایشەوە ئێمە کە بەڕاستی کێشەمان بۆ دروستە بێ و هیچ حەلێک نادۆزینەوە تەنانەت لە حکوومەتی شاحل نادۆزینەوە ناچار ڕوەکەینەوە لای ماڵی بەڕێزیان. لە ڕاستیە سەرۆک مامجلال هەردەم هاوخەم و هاوسۆز و هاندەرێکی بەهێزی کەرتی تەندروستی گشتی بووە و هەمیشە ئێمە جەنابی مامجلالمان وەکو بزوێنەرێکی داینەمۆیەکی ڕاستەقینەی پێشکەوتنی سیانس زانستی بینیوە لە بواری سێکتەری تەندروستی گشتیتە. هەمیشە ئەو پێی ئەوتین کە ئەتوانین ئێمە پزیشکی کورد بەشێک بین لەو زانستیانە زانستە پێشکەوتە زانستیانەی کە نەک هەر لەسەر هەرێمی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بەڵکو لە جیهانیشە ببین بە بەشێک لەو پێشکەوتنە زانستیانە. من بیرمێ دوای گەڕانۆم بۆ هەرێمی کوردستان لە کۆتایی ساڵی 2006 ئەو وەختە سنتەرێکی دڵمان نەبوو لە شاری سلێمانی. هەموو لە کوردستان خەستەخانەیەکی نەخۆشخانەیەکی حکومی نەبوو کە بە بڕێکی کەم
نەخۆشیەکانی دڵ بە شەبەکە و باڵانیان بۆ بکەین ئەوە بوو دوای ئەوەی کاتنەوە نهایەتی ساڵی 2006 بوو وحدەیەکی بچووک هەبوو کە جیازێکی قەسەری تیا بوو خۆشبەختانە بە هاندانی سەرۆک مام جەلال توانیمان سنتەرێکی زۆر پێشکەوتووی نەخۆشیەکانی دڵ دروستکەین هەمیشە ئاگادارێک کردینەوە کە بتوانین خزمەتێکی زۆری هاوڵاتیانی خۆمان و هەموو عێراقیش بکەین بەڕێز مام جەلال سەرکردەیەکی گەورەی کورد بوو بەڕاستی کە دوای وەفاتی هەمومان هەست بەو فەراغاکەین کە دروست بووە لە سیاسەتکردن لە هەرێمی کوردستان وەکو بواری تەندروستی بەڕێز مام جەلال دامەزرێنەری نەخۆشخانەکانی شۆڕش بوو دیارە لە هەموو بوارەکانی تریشە مام جەلال هەر خۆی دامەزرێنەری بیری لە هەموو کەرتەکان کردوێتەوە هەر لە خزمەتکردنی کە سوکاری پێشمەرگە و شەیدان دروستکردنی نەخۆشخانەکانی شۆڕش هەر لە سەرەتای دروستبوونی شۆڕشی نوێەوە لە شاخ دەستی پێکرد کە کۆمەڵێک پزیشکی خۆبەخش کۆمەڵێک پزیشکی پێشمەرگە بە کۆڵە پشتەکانیان چارەسەری پێشمەرگیانە کرد چارەسەری پێشمەرگە قارەمانەکانیانە کرد دوای ڕاپەڕینی بەهاری نەویەک بە ئەمری بەڕێز مام جەلال نەخۆشخانەکانی شۆڕش کرایەوە نەخۆشخانەکانی شۆڕش هەر لە سەرەتای دروستبوونیەوە بەڕێز مام جەلال هاوکار و پشتیوانی پزیشکان و کارمەندبان بۆ کە لەوێ کاریان کردووە بەڕاستی مام جەلال بیری لەوە کردەوە کەم نەخۆشخانانە نەخۆشخانەیەک تایبەتە بێ بە خزمەتکردنی پێشمەرگە و کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان و زیندانانی سیاسی و کۆمەڵی چین و توێژی ترکە پێویستە خزمەتکرێن هەر لەو ڕوانگەیەوە هەوڵی زۆری دا بەڕاستی پشتیوانێکی زۆر گەورە بوو کە ئەم نەخۆشخانانە گەشە بکە ئێستا کایبینین دەستگای تەندروستی پێشمەرگە گەشەیەکی تەواوی کردەوە کۆمەڵی نەخۆشخانەی گەورە هەیە کە لە هەموو ناوچەکان بڵاو بوونەتەوە بێگومان ڕۆڵی مام جەلال لە بەدەستخستنی ئەو تەکنۆلۆژیا و ئەو ئەچیزانە و ئامێرانی کە پێویستن بۆ چارەسەرکردن و تەشخیصکردنی نەخۆش زۆر ڕۆڵێکی بەرچاوە بێگومان بەشێک لەو ڕۆڵە بەشی مناڵان کەوتووە بۆ نمونە ئەو مناڵانی کە نەخۆشی شێرپەنجەیان بۆ یان نەشتەرگەریان ویستووە لە نەخۆشخانەکانی شۆڕش کە هیچ ڕێگەیەکیان نەبوو بچنە دەرەوە توانراوە لەو شۆنانە چارەسەر بکرێن بە تێچوویەکی زۆر کەم هەروەها لە نەخۆشخانەی هیواش ئەو مناڵانەی کە کێشەی نەخۆشی خوێنیان هەبووە لەوێ بەشێکی تایبەتیان بۆ جیا کراوەتەوە هەر لەسەر بەڕاستی ئەیکی بەڕێزیان بووە کە توانراوە ئەو پزیشکانی لەوێن بەردەوام 24 سعات ئیش بکەن و پاریان بیرێت و لە دەرەوە ئیش نەکەن بەڵکو ناو خستەخانەکە ئەمە هەوڵی بەڕێزیان نەبووە بەڕاستی و ئیشانەوە بەو شێوەیە بەڕێوە ناچوت بەڕێز مام جەلال بەردەوام سەردانی نەخۆشخانەکانی شۆڕشیە کردووە ئێمە وەکو پزیشکان کە سەرەتا وەکو پزیشکی خۆبەخش دەستمان پێکرد لە نەخۆشخانەیەک بچووکەوە دەستی پێکرد بەڕێز مام جەلال هەمیشە کە سەردانمان کردو هەموو داواکاریەکانی بۆ جێبەجێ کردوین ئێمە سەرەتا من خۆم وەکو پزیشکێک کە پزیشکێکی سەربازین بە ئەمری بەڕێز مام جەلال خولی سەربازی کرایەوە بۆ پزیشک و کارمەندان و هەمومان بووین بە ئەفسەری پزیشکی لە نەخۆشخانەکانی شۆڕش و بەردەوام هاوکاری کردوین هەر لە ڕووی دابینکردنی پێداویستیەکان و بەردەوام ئەتوانم بڵێم دوو مانگ جارێک مانگانە کۆبوونەوەی لەگەڵ پزیشک و کارمەندانە کردووە ئێمە سەردانی قەڵاچوالانمانە کرد بەردەوام بیرمێت کۆتایی ساڵی 2010 بوو لە یادمە ئەو وەختە شەریکەی ئەبۆتی ئەمریکی کە شەریکەیەکی زەبەلاحی بواری تەکنۆلۆژیای نەخۆشەکانی دڵە شەبکەیەکی تازەیان دروست کرد بە ناوی زانسەوە کە ئەو وەختە نرخێکی زۆری هەبوو کە نرخەکەی گەیشتە 2400 بۆ 2500 دلار هاو بە خیاڵمە من بینی بووم لە ئەوروپا چون بە ڕێز مام جەلالم وتم شتێکی وا هەیە هەچەنە سعرەکەی زۆر گرانە خۆشبەختانە لە ماوەی 10 ڕۆژ بۆ 2 هەفتە لە ڕێگای بەڕێوەبەرتی گشتی تەندروستی سلێمانی ئەو شەبەکانی بۆ دابین کردین کە بەڕاستی نەخۆشی وا هەبوو ئێمە 6 شەبەکە بۆ 7 شەبەکەمان بۆ دانا بە نرخێکی زۆر کەم کەمە بەڕاستی بۆ یەکەم جار بوو لە سلێمانی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە ئێمە بتوانین ئەو جۆرە ناشەرمەکانە بۆ نەخۆش دابنین چکە وەختە زۆر گران بوو شتێکی تازە بوو نەک هەل عێراق بەڵکو لە منتیقەکەشە لە وڵاتانی دەوروبەریشە شتێکی نادر بوو بەڕاستی و دایم پاڵپشتیە کردین کە بەشێک بین لە پێشکەوتنی زانستی
هەر بۆ ئەوەی لەسەر ئەو شەبەکانەی کە بە لە ڕێی بەڕێز سەرۆک مامجەلال بۆ مادامین کرا بەندە توانی بەحسێکی گەوری لەسەر بکەینێک لە مؤتەمەرە گەورەکانی شاری پاریس لە فەڕەنسا ساڵی 2011 تەقدیممان کرد کە بۆ هۆی جێگای ڕەزامەندی زۆربەی پزیشکە نێودەوڵەتەکان کە ئەمەش هەمووی بەهۆی پاڵپشت و خەمخۆری سەرۆک مامجەلالەوە بوو. ئەمە شتێک بژێرمەوە کە بەڕێز مامجەلال خۆی نەخۆش کەوت یەکەم جار کە تووشی جەڵتەی دڵ بوو بەڕاستی چارەسەری بۆ کراوە نێرا دەرەوە کە هاتەوە لەگەڵ دکتۆر محەممەد خۆشناو بەڕاستی کە ئەو سەرپەرشتی چارەسەرکردنیە کرد بیری لەوە کردەوە وتی بۆ لێرە قەستەرەی دڵ نییە بەڕاستی من ئەمێ ئەو بژێرمەوە کە بەڕێز مامجەلال تووشی ئەو نەخۆشیە بوو بیری کردەوە کە ئێمە نەخۆش بکەوی نەتوانین بڕۆینە دەرەوە خەڵکی تر نەخۆش بکەوە چی بکە هەر لەو دقەیەوە بڕیاریدا کە قەستەرەی دڵ بهێنرێ بۆ سلێمانی وەکە یەکەم ئامێری قەستەرەی دڵ بۆ نەخۆشخانەکانی شۆڕش هێنرا کە ئێستاش لە سنتەری دڵە لەوێ کارەکە بەڕاستی ناڵم بەردەوام بەڕێز مامجەلال هەوڵی داوە کە خزمەتی بکاوە خزمەتی نەخۆشخانەکانی شۆڕش بکاوە موئەسسەیەکی سەربازی گەورە دروست بکا کە ئەمە جێگای شەنازیە بۆ یەکێتیەکان بەڕاستی کە ئێمە یەکێتی نیشتیمانی وەکو باسم کرد تا ئێستا هیچ نەخۆشخانەیەکی سەربازی تایبەت بە چارەسەری پێشمەرگە و کە سوکاری شەیدان لە هەرێمی کوردستان لە عێراقیش بوونی نییە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕابەرایەتی مامجەلال بەڕاستی هەمیشە پێشەنگ بۆ لە موبارەکان لە بواری کەرتی تەندروستی بەڕاستی دەورێکی گەورەی هەبووە لە یادمە جارێکیان کۆتای بیت ناوڕاستی ساڵی 2011 بوو ئەو وەختی کە تۆزێک کێشە هەبوو لە شاری سلێمانیە بانیان کردم جەناوی مامجەلال بینم بۆ سەحەتی کە چووم پێش ئەوەی کە پرسیاری لێکەم وتم مامەجان چیتە و چ کێشەیەکە یەکسەر باسی تەندروستی سلێمانی لێکردم چۆن تەتەوەڕمان کردو و چۆن خزمەتی خەڵکەکەین و ینی بیرمە هەتا تەنانەت بەتەواویش نەمتوانی فەحسی بکەم چکە زۆربەی قسەکانمان لەسەرەوە بوو چۆن وا بکەین زیاتر برە و بە پێشخستنی سنتەری دڵ بین لە سلێمانی کە وەختە من بۆ چوومکە فەحسی جەناب بکەم لەگەڵەوە شا بەڕاستی شتیش کەمان بیر نەچێ یەک مرۆڤ دۆستێکی کەش هەیە بەڕاستی هەردەم لە پاڵ مامجەلالە لە کە دایم پاڵپشت و خەمخۆری سەکتەری تەندروستی گشتی بۆ ئەویش بەڕاستی هێرۆخانە ئەویشمان بیر نەچێت کە زۆر جار لە زۆربەی زۆری کاتەکانە کە مەواد نەماوە کە ئیشمان وەستاوە کە خزخانەکە کێشەمان هەبووە زۆر ئازان و بێرانە هاتۆتە سەرخەت کێشەکانمان بۆ هەڵ بووە. بەڵێنمان داوە کە لە هەموو قەیرانێکە لە هەموو کاتێکە لەسەر ڕێبازەکەی بەڕێز مامجەلال بەردەوام بین و ئامانجی پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەکانی شۆڕش تەنها خزمەتکردنی پێشمەرگە و کە سوکاری شەیدانە لەبەرەوە بە واجبی خۆمانیان نزانین من دڵنیام ئەگەر جەنابی لە حیاتە مایە حاڵی تەندروستی سەکتەری گشتی زۆر لە ئێستا باشترە بوو لە حاڵەتی زۆر باشترە ئەمان بینی